ڕۆژێکی نوێ کە یەکێک لە پرۆگرامات تایبەت و جوانەکانی دەستگای میدیایی کورتساتە ڕۆژانی هەینی بۆ تەنەریتیان کە هەر جارە و هونەرمەندێک بانگ دەکەن و ئەو هونەرمەندە لەوێدا چەند گۆرانیەک یاخود چەند بەرهەمێکی تایبەتی خۆی پێشکەشەکە. ژیوار حسێن کە کچە گۆرانی بێژی لاوە بۆ ئەم هەفتەیە واتە سبەینێ لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ دەبێت چەند بەرهەمێکی تایبەت بەخۆی لە پرۆگرامەکەدا پێشکەش دەکات و دەربارەی بەشداریکردنی لە پرۆگرامەکەدا بۆ کورتسات مەگەزین دەدوێت. لەوێ خاتو ژیوەر پێمان بڵێ ئامادەکاریەکان و ڕاینانەکان بۆ بەشداریکردن لە بەرنامەی ڕۆژێکی نوێ چۆن بەڕێوە دەچێت. سڵاو بۆیەوە سەرەتا لەگەڵ هاوڕانە ئەمڕۆ کۆمەڵێک گۆرانی جوانە حازر کرد بووی کە بتوانین بەیانی بتوانین کۆمەڵە گۆرانی جوان پێشکەشکەین لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ و هیوادارم خەڵک بینەرمان بن. پێوان بڵێ و بەرهەمانی کە ئامادە کرۆ لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ پێشکەشیکەی سبەینێ ساعت 9 چین بەرهەمەکان؟ وڵای کۆمەڵێک بەرهەمی تێکەڵ ناتوان بڵم هەنێکی کۆن و هەنێکی تازەیە بەڵام ئەتوان بڵم کۆمەڵێک بەرهەمی جوانە یەکێک لەوانە ماهی منە یەکێک لەوانە یارانە جەرگمەکە ئەو زۆر کۆنتریشە لەو بەگشتی گۆرانەکان زۆر جوانن ناڵم خۆمێڵم بە زۆر جوانن. دەمانەوێت وەکو ژیوەری کۆپلەیەک گۆرانی لە کورتسات مەگەزینەوە پێشکەشمان بکەین من مایکەکە ئێمە دەستخۆت سێری کامێرەکە بکە و گۆرانیەکمان پێشکەشکە. بۆ دوجارە بەجێ دڵم ساماڵاوە ئازیزەکەم شاخ و گرد و هەردا کێڵم ساماڵاوە ئازیزەکەم ئاخ بۆ ئامانجی ڕۆژی ڕوونا ڕێگای تاریکی دەکێڵم بەجێ دڵم بەجێ